بینەرانی زێدازی سڵاوتان لێبێت خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان دیارە ئێمە هەفتانە لە کوردستان 24 مەبەستمانە ئەو بابەتانەی لە خزمەتی دۆخەکەن قسەیان لەبارەوە بکەین ڕاو بۆچوونی جیاوازیان لەبارەوە وەربگرین و باس ئێستا هەر باسی کۆرۆنایە بەداخەوە ئینشاءڵڵا و ڕۆژە بێ کە چیتر باسی ئەم ڤایرۆسە نەکەین و تەنها وەکو یادگاریەکی ناخۆش و تاڵ ئاوڕی لێ بدەینەوە یەکێک لەو باسانەی کە لە ئێستادا قسەی لەبارەوە ئەکرێت ئەو کارانەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێگومان دام و دەستگا خێرخوازیەکان ئەوانەی لە پێشتر کردویانە ئێستا چڕتر زۆرتر فراوانتر کاری لەبارەوە ئەکەن بەڵام ئەمەشیان دوور نەبووە لە ڕەخنەی هاوڵاتیانەوە چ ئەو ڕەخنانەی کە ناحەق بوون و چ ئەو ڕەخنانەی کە ڕەخنەی بنیات نەربوون و دەکرێت بخرێتە خزمەتی ئەم کارە جوانانەوە و لە داهاتووە جوانتر و ڕێک و پێکتر و فراوانتر بن و زیاتر بگا بەو کەسانەی کە بەفعلی بەڕاستی شایستن هەر لێرەوە ناتوانین بە هیچ شێوەیەک لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردەواری باسی کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام نەکەین و چۆن ئەتوانێت ئاینیش وەک چۆن پێشتر ڕۆڵی هەبوو لێرە بە دواش ڕۆڵێکی ئیجابی تری هەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی فراوانتر بە تایبەت ئێمە وەکووە وترێت مانگی ڕەمەزانی پیرۆز لەسەر دەرگاکانە و چاوچاومان لەگەڵاکایی تر وردە وردە نزیک ئەبێتەوە سات بە سات نزیکترە بینەوە لێی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش خویان وا بۆ لە مانگی ڕەمەزانە زیاتر بەرەو ڕووی خێر و چاکە و خوددا لە خۆڕازیکردن دەڕۆن و مەبەستمانە بزانین دەکرێت لەم دۆخەی ئێستا چۆن ئەو بابەتە استغلال بکرێ بەڵام استغلالێکی ئیجابی و جوان من بۆ ئەم بەرنامەیە میوانداری دوو میوانی ئەزیز و بەڕێزم کردووە لە بەرامبەرم دانیشتوانێک لە جەنابی دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی کوردستان ماندوو نەبی مامۆستاگیان هەر بژین و کاکە موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی ئێوە بە بەردەوامی لە ناو کار و ئەرکدان هەر هاوشێوەی جەنابی مامۆستا ئەرکتان قورسە ماندوو نەبوونتان لێ یەکەم و لەشتان ساغ بێت وردە وردە دەست بە تەوەرەکانی بەرنامەکەکەین دکتۆر عەبدوڵڵا لە جەنابتانەوە دەست پێ بکەم بە ڕوخسەتی کاک موسا ئێستا تەوەری بەرنامەکە ئێمە تایبەتە بەلایەنە خێرخوازیەکە پێم خۆشە بە کورتی ڕای خۆتم پێ بڵێ لەسەرەوەی ئەیبینی لەو کارانەی کە دەکرێت ئیتر ڕاکە دەکرێت دەستخۆشی و ڕخنەشی تیادێت بەنای خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە بە حقیقەت هەمومان دەزانین هەرێمی کوردستان لەگەڵ ئەو مەوجەیەکەوە بەسەر سەرتا سەری جیهان داهات ڕوبەڕۆی ڤایرۆسی کۆرۆنا بووەوە ڕوبەڕووبوونەوەیەکی تاڕادەیە کە توانم بڵم لە ناکاویش بوو و کاریگەری سلبیشی هەبوو لە سەرژیانی زۆرێک لە هاوڵاتیان و خەڵکی نەدار و فەقیری کۆمەلگای کوردیمان هەرچەندە بە خۆشحاڵیەوە کۆمەلگای کوردی لە ڕابردووشدا ئەوەی سەلماندووە کەوا گیانی برایەتی و هاوکاریکردنی یەکتر و ئاور لێکدانەوەی یەکتری هەبووە لە بارودۆخی زۆر زۆر سەختەوە لە بارودۆخی زۆر زۆر نەداریەوە ینی هەتا لە ڕۆژانی ڕژێمی بەعس و مەسەلەی ئاوارەی و ئەنفالەکان و ئەو کۆچڕەویەکە و ئەو بارودۆخە ناخۆشانەی بەسەر میلەتی کوردات هەتا بارودۆخی شەڕی داعش کە ڕێژەیەکی زۆری ئاوارەش هاتنە هەرێمی کوردستان هاوڵاتیانی کوردستان هی بە هیچ شێوەیەک درێخیان نەکرد لە مەسەلەی هاوکاریکردنی خەڵکو و ئاور لێدانەوەی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت ئەوەشیان شتێکمان بۆ دەسەلمێنی ئەومان بۆ دەسەلمی کەەوە ژینگەی کورد ژینگەیەکی خێرخوازیە ژینگەکە و تەبعی هاوڵاتی و تاچی کورد ئەوەیە زیاتر دەیەوێت ئاور لە خەڵک بداتەوە و دەستی یارمەتی لە بۆ خەڵکی درێژ بکات بە حقیقەت ئەوایی کە ڕۆژانی ڕابردوشمان بینی لە دەستگاکانی ڕاگەیاندن کە ڕۆلێکی گەلێک ئیجابی دەستگایەکانی ڕاگەیاندن هەبوو لە دیارکردنی ئەو ڕوحیەتە لە ناوتاکەکانی کورد بە خۆشحاڵیەوە ڕێژەیەکی باش لە هاوڵاتیان و سەرمایه‌دارانی کورد توانیان دەستی یارمەتی و خێرخوازی لە بۆ خەڵک درێژ بکەن بەڵام ئەوە دیوە ئیزابیەکەی دیوە سەلبیەکەی ئەگەر بێت و زۆر بە خێرایی هەڵوەستەی لەسەر بکەین لەوانەیە ئەو هاوکاریە زۆر زانە ببیتە ئیحراج لە بۆ خودی خاوەن خێزانەکان لەوانەیە هەبێت شەرم لە خۆی بکاتەوە باری دارایی باش نییە بەڵام پێخۆش نییە زۆر بە دیار بکەوی پێخۆشنە ڕزمەکەی بکەویتە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕزمەکەی بکەویتە دەستگایەکان ڕاگەیاندن بۆیە
هەر خێرخوازێکیان هەر دەستگایەکی خێرخوازی کە تەعامل لەگەڵ بابەتی خێرخوازیەکە دەبی زۆر بە حەساسانە زۆر بە هەستیاری تەعامل لەگەڵ بکە هەتا لە زانی بە شەرعیەکەی ئەگەر بێت و خودی تاکەکە پێخۆش نەبێ ڕسمی دەربچێت و دیار بێ کە تو دیاری دەکەی و ئاشکرای دەکەی بەبێ ڕەزامەندیە ئۆکەوتە بابێک یعنی دەرگایەک لە دەرگایەکانی فێرلێکردن یان ئیستغلالکردن بۆیە تەنها ئەو ملاحەزە بچووکە من بێگومان دێمەوە خزمەتت بۆی بەوردی لەسەرەوە چکە بابەتێکی گرنگە پێویستە لەسەری بۆستین دێمەوە خزمەتت مامۆستاگیان کاک موسا سەبارەت بە کارەکانی ئەوە دیارە جەنابتان ئەمڕۆ لە بەرنامەکارێکتان قورسرە لە بەرەوەی بەرنامەکەمان لە هەولێر کردووە ئێمە کەسانی خێرخواز دەستگا خێرخوازەکانی ئەوانەی هەر لە گەرمیانەوە تا بادینان بەبێ ناوهێنان نەمانویست ئەرک بخەینە پێشیان لە سلێمانی لە سۆران لە دهۆک لە گەرمیان لە هەڵەبجە بیان هێنین بۆیە لە بەرەوەی جەنابتان لە ناو هەولێر بوون ئەمەرکەمان خستۆتە ئەستۆی جەنابتان ئەو کارانەی بەڕێوە ئەچێت و ئەو کارە خێرخوازیانە ئیتر ئێوە هێڵی گەرمی خۆراکتان داناوە دابشکردنتانەیە نەخۆشخاناکەنەوە کاری جیاوازەکەن ئەم کارانە کە پێشتر کردوتانە لەگەڵەوەی ئێستا چ جیاوازیەکیە بۆ لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەم نازانم ناوی بڵێم چی ئەم پەتایە ئەم نەکبەتیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئینشاڵە وەکو نەکبەتی بەسەرمانە تێنەپەڕێ کارەکانتان چ فەرقێکی کردووە بە بەراورد بە پێشووتر سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە جەنابی مامۆستاش ئاماژەی پێدا کە ئێمە کەلتورێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە بەخشین و لە خزمەتکردن و لە پێشوازیکردن و لە بەخۆوەگرتنی خەڵک وەکو ئەگەر هەر لە بەناوی هەموو ئەو خەڵکەیەوە ینی ئێمە جێی خۆیەتی وەکو جەنابشت ئاماژەت پێدا دەستخۆشیەکی گەرم لە هەموو ئەو خۆشەویستانە بکەین چه ئەوانەی کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە بەشداریان کردووە لەو هەڵمەتە چه ئەوانەی کە ڕاستەوخۆ یاخۆت لە ڕێگای لایانی پەیوەندداری حکوومەت بەو ئەرکی هەڵساون بەڕاستی ئەرکێکی مێژووی و لە هەمان کاتدا گرنگ لە هەمان کاتدا پێویست ئێستا لەلایەن ئەوانەوە جێبەجێ دەکرێت بە تەئکید هیمەتی زیاتری دەوێت پشتیوانی زیاتری دەوێت بەڵام ئێمە هەمیشە پشتگەرم بووینە بەو خەڵکەی خۆشەویستی خۆمان بە تایبەتیش بە سەرمایه‌دارانی کوردستان کە ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو دەستگای خێرخوازی بارزانی زۆر شانازیان پێوە دەکەین کە هەمیشە پاڵپشتیەکی باشی دەستگای خێرخوازی بارزانی بوونە وایان کردووە کە ئێمە لە کارەساتی لەو شێوەیەدا جاچە ئەوانەی کە خەڵکێک ڕووی لێرە کردبێت کە دواتر دێمە سەر ئەمەیان کە ئەمە جیاوازیەکەیەتی بەڕاستی چه ئەوانەی کە لە ناوخۆی وڵاتەوە دروست بوو بن هەمیشە پشتیوانی گەورەی ئێمە بوونە وایان کردووە کە ئێمە بەدەستێکی پڕ لە خزمەت خەڵکی خۆماندا بین هەر لە سەرەتای دروستبوونی ئەو بارودۆخە بۆ کاری لەو شێوەیە جەنابی سەرۆک بارزانی بەردەوام ئاگاداری ئێمە دەکاتەوە کە ئێمە هەموو تواناکانی خۆمان بخەینە کار بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان بەڵام ئەم جارایان تەئکیدی لەسەر ئەوەش کردەوە چۆن ئێمە دەتوانین هەماهەنگیەک دروست بکەین حتا لە نێوان خۆمان و لە نێوان ڕێکخراوە خێرخوازیەکان لە ئاستی دنیادا ئەوانەی کە ئێمە کۆنتاکتمان لەگەر هەیە خۆمان و بەخشەرەکانی کە لە کوردستاندا هەنە خۆمان و لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە درێژایی ئەو ماوەیە هەوڵمانداوە ئەو کۆنتاکتە دروست بکەین لە ناوبینی خۆماندا ئەنی نیتۆرکێک هەبێتن ئێمە ئەگەر هەرچی دینەبێت ئاگامان لە ئیش و کاری یەکتر هەبێت چۆن بتوانین ڕووماڵی ئەو ڕەوشە بکەین کە ئێستا بەداخەوە لە کوردستان ینی پلێرە پرسیارێک هەیە بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوڵاتیان ڕایان وایە و پرخنەیەوە دەگرن کە ئەوەی ئێوە دەیکەن دەبێ حکوومەت بیکات لێرە تێکەڵیەکەیە ئایا ئێوە هاوکار و هەماهەنگن لەگەڵ حکوومەتەوە کارەکانی حکوومەت تەواو ئەکەن یاخود ئێوە کارەکانی حکوومەت دەکەن ئەمە باڕوون بێتەوە لە پێناسەی هەر موسسەیەکی لە شێوەی دەستگای خێرخوازی بارزانیدەوە بە تایبەتیش دەستگای خێرخوازی بارزانی زۆر بە وازحی دیارە کە ئێمە ڕێکخراوێکی NGOینە ینی پەیوەنددار نینە بە ئیش و کاری حکوومەتەوە ئێمە ئیش و کاری حکوومەت تەواو دەکەین ئێمە هاوکارین لەو کەلێنانەی کە دروست دەبێت هاوکاری حکوومەت بکەین و ئەم بابەتانەش هی ئەمڕۆنینە هی دروستبوونی ئەم دەستگایەنە و حتا دەستگاکانی تریش و ئەمە پەیوەندیش نییە پەیوەستیش نییە بە هەرێمی کوردستان و وڵاتی خۆمان بەڵکو لە هەموو دنیادا واتەمە شتێکی سیر نییە و مۆدیلێکی تازە نییەوە هێنا بێت نە بە تەئکید یعنی ئەمە
لە حتا مێژوویەکی زۆر دوو درێژی هەیە حتا ئەگەر ئەوەی من بیست بم لە خوێندم بێتەوە کە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی جەنابی مامۆستا دەتوانێت باشتر ئاماژەی پێدە بە سەدان ڕێکخراوی مرۆڤ دۆست هەبوونە بۆ بابەتە جیاجیەکان حتا بۆ ئاژەڵیش لێرەشدا ئەو مؤسساتانە لە هەموو دنیادا هەن لە چوارچێوەی UN دا کار دەکەن UN پشتیوانیان لێ دەکات لە چوارچێوەی وڵاتی خۆیاندا کار دەکەن لە چوارچێوەی وڵاتانیشدا کار دەکەن و هەشە چوارچێوەیەکی جیهانی بەخۆیەوە گرتووە بەڵام احتیمالە مۆرکی وڵاتێکی بەسەرەوە بێ بەڵام لە هەمان کاردا خۆی ئینتەرناشنال ئیش دەکە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانین یەکێکین لەو دەستگانەیە کە ئێستا لە ئاستی جیهاندا ئیش دەکەین لە هەموو ئەو وڵاتانەی کە تووشی کارەساتێکی لەو شێوەیە دەبێت ئێمە محاولە دەکەین کە ڕۆڵمان تێدا هەبێت بەڵام بەداخەوە ئەم پەتایە هەموو جیهانی گرتوتەوە ئێستا هەر یەکێک لەو شوێنانەی خۆیان بە تایبەتیش ئەوانەیە کە ئۆفیسیان لەوێ هەیە خەریکی ئیش و کارەکانی خۆیانە کە بتوانن چۆن خزمەتی ئەو خەڵکە بکەن کە ئێستا پێویستی بە هاوکاریکردن من سوپاسانەکەم بێگومان دێمەوە خزمەتتان دکتۆر عەبدوڵڵا لە عەبدوڕەحمانی کوڕی زەید لە زمانی باوکیەوە دەیگێڕێتەوە ئەڵێت ئەگەر شتێکت دا بە کەسێک باسی ئیحراجیت کرد بۆیە پێم خۆش بوو ئاماژەبەوە بم ئەڵێ ئەگەر شتێکت دا بە کەسێک هەر شتێک بێ کە ناوی خێر و چاکەت لێهێنا ئەگەر زانیت سەلامکردنەکەی تۆ لەو سەغڵەتی یەکات بێتاقەتیەکە ئاساییە دەستبەرداری سەلامەکە بەو سەلامی مەکار چەنە سونەت ئەلێرەوە قسە لەسەرەوە بکەین چەند و بە چ ڕێگەیە کارێکی وا بکرێت ئەو کەسانەی کە هاوکاری دەکرێن ئیحراج نەبن و عزەتی نەفس و کەرامەتیان پارێزراو بێت بەحقیقەت بناغەی کاری خێرخوازی لە ئیسلامدا لەسەر بناغی مرۆڤایەتە لەسەر مرۆڤ بوونە بۆیە ئیسلام لە خێر و لە سەدەقە و لە چاکە تەماشای ڕەگەز ناکات تەماشای ئاینیش ناکات تەماشای نەتەوەش ناکات لەبەر هەندێ پێت دەڵێ تۆ مرۆڤێک ڕزگار بکە بە هەر شێوەیەک ڕزگاری ئەەکەی بە جانیبی خێرخوازی بێ بە جانیبی یارمەتیدان بێ بە جانیبی بەهاناوە چوون بێ با جانیبی پڕکردنەوەی ئەو کەم و کورتێک کە هەیتی ئەدر و پاداشش گەورەت هەیە بەڵام ئەم بەهاناوە چوونە نەبیتە هۆکارێک بۆ ئەوەی کە خودی کەسەکە تووشی ئەحراز و تووشی دڵدانەوە و دڕشکاندن بێت بۆ نمونە گەورەترین خێر ئەو خێرەیەکەوە تۆ بەنهێنی بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەفەرمێ مەرجەکان ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم يمينه ما تنفق شماله يعني گەورەترین چاکە ئەوەتانێت تۆ ئەوەندە بەنهێنی بکەیت دەستی ڕاست ئاگای لە دەستی سەپ نەبێ مەبەستەکەت چییە یعنی محاولە بکەی هەندێک خێر هەیە کە سنێجگەکانی توش هەستی پێ نەکا بەڵام هەندێک ئەو نەوع خێرانە لە دیوەچی تێر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی بە ئێمە ئەکات ئەوەی منافەسەی خێر دروست بیت بۆ ئەوەی بربەرەکانی خێر دروست بی دەڵێ منافە وفي ذلك فليتنافس المتنافسون بۆ ئەوەی منافەسە لە بینی بیت و کەسێکی تر سەیری بکات و بیتە لاساییکردنەوە بڵێ مادەم ئەو خێری کرد با منیش خێر بکەم مادەم ئەو کارێک کرد با منیش ئەوە بکەم بۆ چونکە لەو منافەسە لە شتی خێر واجبە خوای گەورە فەرمووی فاستبقوا الخيرات پەلە بکەن بزانن چێتان وە پێشکەوێتەوە پێشبڕچێ بکەن لەوەی کەوە چێتان زیاتر خێر و سەدەقە و چاکە ئەکە بەڵام لەو فاستبقوا الخيراتە ئینسان تووشی ڕیا نەبێ مەبەستی خوا بێت لۆی نەبێ خەڵک باسی بکە ئی دووەمیشیان دەکرێ مەسەلەن ئەو ڕسمەی کەدا ئەبەزینی یان ئەو دەستگای ئەلامیە کە دەکات دوموچاوی کەسەکەم غەوەش بکە مادام پێی نەخۆشە یان هەوڵ بدا مەسەلەن دوموچاوی بە دەرنەکەویتەنە دیوێکی یان لایەنێک یان پشتی کەسەکە بە دیار بکە لایەنێکی دیکە ئەوەی عەفو بکەیت دکتۆر یعنی بۆ نمونە ئەو کەسانە ئەڵێن ئەگەر ئێمە وێنە بڵاو نەکەینەوە ڕەنگە بۆ نمونە کەسێک پاوکاری پارلەمانتارێکی کرد بێ و تبێتیەوە $10,000 با لە ڕێگەی تۆ ببەخشرێت ینی ڕەنگە متمانەی پێیەتی بەڵام ڕەنگە کەسەکە خۆی پێی خۆش وێنە بڵاو کاتەوە بۆی بەڵگەبێکە فعلەن کردڵێتی ئێمە دەبێ ئەو جانیبە لەبەر چاو بگرین ڕێکخراوەکان کەسە خێرخوازەکان بە تایبەتی ئەوانەی خەڵک کۆمەچیانەکە خەڵک سەپۆرتیانەکە دەعمیانەکات بۆ مانەوەی متمانە و مزداقیەتی خۆیان پێویستیان بە تەوسیقکردنە وەکو زمانی ئێستا ئەڵێ پێویستیان بە دیکۆمنتکردن بەڵام بە ئەم دیکۆمنتکردنە مادام خودی کەسەکە پێی نەخۆشە دموچاوی دەربچێ دەکرێت بە شێوازێکی فەنی تەعامل لەگەڵ ڕسمەکەی بکرێ بەڵام ئەگەر بێت و بەخۆی ئارەزوو بکە پێی ئاسایی بێ زۆر ئاسایە تۆ دموچاوەکەشی دەربێخی ئەمەش دیسان دوودی بڵێ لەبەر هەندێ دەبێ ئەو کەسەی خێرخوازە هەم
لە پێناوی پاراستنی مزداقیەتی خۆی هەوڵ بدا ئیحرازی بەرامبەرەکەی خۆی نەکە یان دەکرێت مەسەلەن ئەو شوێنێک کە پێشانە درێ با نەناسرێتەوە ماڵی چ کەسێکە مامەسەن لەقتەیەکی وا لە ڤیددیوەکەی پەخش بکرێ خودی عینوان و ناونیشانی ماڵەکەی بە دقیقی پێشان نەدرێ دەکرێت زۆر ئوسلوبی فەنی هەیە کەوادە بەکاربێنی زۆربەی زۆری ڕێکخراوەکانیش خۆشببختانە ئەو حاڵەتەی بەکاردێنن کە هەوڵ ئەدەن سیمای کەسەکە بەسەڵی بەدیار نەکەوێت بۆ ئەوەی تووشی حراز نەبێت باش بە ئیسلام لەگەڵ هاندانە بەڵام لەگەڵ ئەوەش نییە کەەوە شخصیەتی کەسێکی تر لە کەدار بکەین بۆیە زۆر پێویستە ئەوە لە کاری خێری ڕاچاو بکرێت باش سوپاسانەکەم کاک موسا ئێوە چەند ڕەچاوی ئەم لایەنەتان کردو ینی بۆ نمونە هەندێک جار گلەی ئەوە دروستە بێ ئەوترێت لە گەڕەکێکە کەسێکی کەم دەرامەت هەیە ئۆتۆمبیلی دامەزراوەیەک ڕێکخراوێک کەسایەتێک شخصیتێکی دیاریکراو لەوێ ئەوەستێت دراوسەکان ئەزانن ئەمە خێری بۆ هێنراوە خۆراکی بۆ هێنراوە ئەمە ڕەنگە بۆ مناڵەکانی بۆ خۆی بە شێوەیەک لە شێوەکان ناخۆش بێت ئێوە چۆن ئەمەتان چارەسەر کردووە من جارێک پێش هەر شتێک هەر وەکو تەواوکردنی قسە ئەو پرسیارەی کە لە جەنابی دکتۆرت کرد پەیامێکم هەیە وەکو دەستگای خێرخوازی بارزانە ئەمەوێ بۆ هاوڵاتیانی کوردستان بەڕاستی ڕوون بکەینەوە کە دەستگای خێرخوازی بارزانی هەموو ئەو کەسانەی کە لە دەستگای خێرخوازی بارزانی ئیش دەکەن یەکەم قسە کە لەگەریان کراوە ئێمە خزمەتکارین ینی نابێ بە هیچ شێوەیەک والێک بدرێتەوە کە جۆرە ئەوەیەک هەیە کە ئێمە هاوکاریەکمان ئێناوە ئەمانەوێت تۆ لەسەرەوەی ئەو لە خوارەوەیە ئێمە ئەمانەوێت خزمەتی ئەو خەڵکە بکەین و ئێمە پردێکین لە ناوبینی خەڵکی دەوڵەمەند و لە ناوبینی هەموو ئەو مؤسساتانەی کە نیەتیان هەیە خزمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەت بکرێت بۆیە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی ئەوڵەن ڕاهێنراون و ئەمەوێ ئەو پەیامەش بگەینە هاوڵاتیانی کوردستان کە ئەوەی کە دەکرێت هیچ شتێک نییە شانازیەک نییە بەڵکو ئەرکێکە کە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی شانازی دەکەین کە ئەمڕۆ لەم حاڵەتەدا خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین باش هەموو ئەو کارمەندانە بەو شێوازە ڕاهێنراون و بەو شێوازەش محاولەمان کردووە تەعامل لەگەر خەڵک بکەن کە ئێمە خزمەتکاری ئەو خەڵکەینە هەر پەیامی ئاخفتنێکی بارزانی نەمرشمان کردیتە دروشمی کارەکانی خۆمان کە فەرموویەتی شانازیە خزمەتکاری ملەتی خۆمان بێت ئێمە هەموو ئەو ئیشانەی چ بەوەی کە ئێستا دەیکەین و چ ئەوانەی کە ڕابردوش کردمانە هەر لەو چوارچێوەیە کردومانەکە ئێمە ئێستا واجبمانە کە بین خزمەتی خەڵک بکەین بچینە بەر دەرگاکانیان شتی تریشیان پێویست بوو بە تایبەتیش لە بواری خزمەتکردن و لە بواری دابینکردنی پێداویستەکانی ناوماڵ و لە بواری دابینکردنی پێداویستەکانی منداڵان ئێمە خزمەتکاریان بین وەکو تریش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەو لایەنە دەرونیە و زۆر بە گرنگ وەردەگرین و بەردەوامیش ڕاوێژمان هەیە و بەردەوامیش تیمەکانی ئێمە چه ئەوانەی کە لە ڕاگەیاندنەکاندا ئیش دەکەن ڕاگەاندنی ئێمەدا ئیش دەکەن چه ئەوانەی کە ڕاستەوخۆ بەرکەوتیان هەیە لەگەر خەڵک ئێمە بەو شێوازە ڕان دەهێنین ئامۆژگاریتان چییە بۆ کەسەکانی دیکە بۆ ڕێکخراوەکانی دیکە وەکو تێبینی لاتان دروست بوو بێ کە شتێکیان کردبێ نابێ بیکەن لێرە بەدووە خۆی لە ڕاستیدا ئەبێت ئەو ئیشانە یعنی حکوومەت شوێنی تایبەتی هەیە بۆ ئیدارەدانی ڕێکخراوەکان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەیە لە وەزارەتی ناوخۆ مؤسسە پەیوەنددار هەیە بەو بابەتانەوە زۆر گرنگە ینی ئێمە ئەو چاودێریەمان هەبێت خەڵکی هەیە ئەوانە هەن لە حکوومەتدا بەڵام دەبێت چاودێریەکەن بکرێن ئەبێ فعال بن لەو بێ من نازانم چەند ڕێکخرا و ئاگاداریان بۆ چووە چەند کەسایەتی ئاگاداریان بۆ چووە لەوانەیە کە جەنابەت ئاماژەت پێدا کە خەڵکێکە پێخۆشە لە ڕێگای ئەو پەرلەمانتارەوە خەڵکێک پێخۆشە لە ڕێگای ئەو کەس هەر کەسە و متمانی بە کەسێکە بە کەسایەتی بەڵێ بە تەئکید یعنی ئەتوو کە ئەو ئیشە دەکەی چەند ئەم ئەرکە جێبەجێ دەکەی من دێمەوە خزمەتت کاک موسا بۆ ئەوەی هەستەکرێت فەوزایەک شپرزەیەک هەیە لە دابشکردنەک بە نسبەت دەستگای خێرخوازی بارزانانی و بە شێوەیەکی گشتی لە کارە خێرخوازیەکان قساکەم بۆیە ئەوترێت لەبەرەوەی ئەو فەوزایە هەیە ڕەنگە خێزانێک لە ڕۆژێکە دووجار خۆراکی بۆ بڕوات تەنسیقە بێ باشتر نییە یەکێ خۆراکی بۆ بەرێت کەسێکدا بۆ نمونە پێویستیەکانی جەژنی یا مانگی ڕەمەزانی بۆ دابین کا من دێمەوە خزمەت سوپاس دەکەم دکتۆر عەبدوڵڵا ئێمە نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێوە وەکو یەکێتی زانایان
بەداخەوە دەرگای مزگەوتەکان داخراون تا ئێستا و دیاریش نییە چەندی دیکە دەخایەنێت لەبەر زەڕورەتێک کە لە ئەنجامە ژیانی مرۆڤێک ئەپارێزی لە ڕێگەیەوە. چی تازە هەیە لەو بارەیەوە دانیشتن و گفتوگۆکانتان لەگەڵ مامۆستایانی ئاینیە گەیشتون بە چ بڕیارێکیان هیچ بڕیارێکتان داوە کە کەی دەرگای مزگەوتەکان بکرێتەوە مانگی ڕەمەزان بگات ئێوار دەرگاکان بە داخراوی ئەهێڵنەوە ئەمە ڕوون نییە لای خەڵک هێشتا. بەتەکید ئەم بارودۆخە بارودۆخێکی نەخوازراو بوو و هەموو ئەو شتانەی پەیوەستن بۆ بارودۆخە بە تایبەتی لە داخستنی دەرگای مزگەوتەکان پابەندە بە مەسلەی بەرزبوون و مانەوەی نەخۆشیەکە چەندی نەخۆشیەکە زیاد بێ لە ناومان ینی بەڕاستی لە بواری تەندروستیەوە ناکرێت تەجەموع و احتیکاکات و بەریەکەوتن هەبێ مزگەوتی شوێنێکە زۆرترین بەریەکەوتەی هەیە لەگەڵ مسلمانان یان نوێژخوێنان خۆ بەخۆ لەگەڵ یەک بۆیە ئەم بابەتە پەیوەستە بە جانیبی طبی و جانیبی تەندروستی هەرچەندە خوازیارین کە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز دەرگای مزگەوتەکان بکرێتەوە ئەو نەخۆشیە ئەگەر بەرەو کۆتاییش نەڕوا بەرەو کەمبوونە بڕوە مسلمانان بە زیاتر بە پاپەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان لە مانجی ڕەمەزانی پیرۆز ڕوبەڕووی هاتووی مزگەوتەکان بکەن و دەرگای مزگەوتەکان بخرێتەوە بەڵام هەر تاکید دەکەمەوە ئەم بابەتە زیاتر بڕیاریکردنەوەی مزگەوتەکان پەیوەستە بە بواری تەندروستی بە بواری تەندروستی ئەگەر بواری تەندروستی ڕێگە بدات و مەترسی ئەو نەخۆشیە بە وردە وردەکەم ببێتەوە ئینشاءڵڵا دەرگای مزگەوتەکانیش دەکرێتەوە چونکە بڕیارەکە بڕیارێکی کاتیە بەڵام لە بڕی ئەوە مامۆستایانی ئاینی من لێرە دەمەوێت پڕ بە دڵسوپاسیان بکەم کە مرۆڤبوون زۆر لایەن شتێکی گەرە گەورە و پیرۆز بوو چونکە ڕازی بوون بە داخستنی دەرگای مزگەوتەکان شتێکی گەلە قڕز بوو مامۆستایانی ئاینی بەڵام مامۆستایانی ئاینی نەک گەیشتنە و قناعەتە پێشتریش ئەم قناعەتیان هەبوو کەوا ئیسلام ژیانی مرۆڤی گەلێک بە گەورە و بە پیرۆز لە بەرچاوگرتووە بۆیە ئامادە بوون دەرگای مزگەوتەکان دابخرێت تەنها لە پێناوی ئەوەی مرۆڤی مسلمانیان مرۆڤی کورد بە سەلامەت بمێنێتەوە نەبنە هۆکارێک بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بەڵام لەگەڵ ئەوەشەوە چ ئێمەوە کوڕێکخراوە کوێشێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پەیوەندیمان لەگەڵ مامۆستایانی ئاینی نەپسراوە بە ڕێگای نێتوۆرک و ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەبەردەوام ئاگاداری لەگەڵ ئەمە نقطەی یەکەم عەفوم بکە نقطەی دووەمیش مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی دێگەلێک دیار و بەرچاویان هەبووە لە مەسەلەی خۆپارێزی و شارکردنەوەی هاوڵاتیان چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ لە دەستگایەکان ڕاگەاندن کە خۆشبەختانە و بە سوپاسشەوە دەستگایەکان ڕاگەیاندن گەورەترین دەرفەت و ڕۆڵیان بە مامۆستایانی ئاینیدا مامۆستایانی ئاینی بەردەوام بووین لەسەر پەیامی خۆیان هەر بۆیە دەبین ڕۆژانی جومعە کاتی خوتبە ڕێژەیەکی یەکجار زۆر لە مامۆستایانی ئاینی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێمە ئەبدێتێکمان کردەوە تەنها هەفتەی ڕابردوو لە کاتی خوتبە لە سعات 12:05 تا 12:30 ڕێژەی 1128 مامۆستای ئاینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان وتاری ئەدا هەر کەسە بۆ کەسانی کە گوێی لێگرن و هەر کەسەکە بۆ بخاتنەدە وتارەکە وتارێکی دینی نییە مەوعیزەیە خوتبە نییە زیاتر لە مەوعیزە و ئامۆژگاریە بەڵام مەبەستم ڕێژەکە 1128 مامۆستای ئاینی بە ماوەی نیو سعات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وجودیە بوو ئەوە چ ئەگەینێ ئەوە ئەگەینێ کە مامۆستای ئاینی مزگەوتیش داخرابێت بەڵام شوێنێکی تر هەیە بتوانانی پەیامەکەی خۆی بگەینێ بە تایبەتی لەو بارودۆخە بۆ شارکردنەوە ڕۆشنبیرکردنەوەی خەڵک وتارەکانشیان تەرکیزی لە دوو خاڵێک کردەوە کە ئەوەی مایە خۆشحاڵی بوو خاڵی یەکەمیان پابندبوونی هاوڵاتیان بەڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی و پابندبوون بە پاکوخاوێنی بە شێوێکی گشتی خاڵی دووەم هاندانی مسلمانان بوو لەسەر کاری خێر لەسەر ئاوردانەوە لەکتەر لەسەر دەستبارکردنی یەکتر بە تایبەتی ئەو فتوایە کە ئەنجومەنی باڵای فتووا هەفتەی ڕابردوو دەری کرد لە پێشخستنی زەکات زۆربەی زۆری مامۆستایانی ئاین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شی ئەکردەوە بۆ هاوڵاتیان کەوا بە تایبەتی لەو ڕۆژگارە هەوڵ بدرێت کەوا زەکات بە پێش بخسرێت و ئەگەر لە کاتی خۆشی نەدرێت زۆر ئاسایە چونکە بارودۆخێکی نەهاموارە دەکرێت لە ڕوو شەرعیەوە بۆ شێوەیە تەعامل لەگەڵ بکرێت مامۆستایان زۆر تامەزرۆی ئەوەنەکەوە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە هەرچەندە ئێمە لە هەوڵی بەردەوام دایان لەگەڵایانی پەیوەنددار بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز ئالیەتێک بدۆزرێتەوە چونکە مانجی ڕەمەزانی پیرۆز زیاتر دوو عیبادەتە مەسەلەی بە ڕۆژبوونەکەی و مەسەلەی نوێژی عینەکەی دوو عیبادەتە دەکرێت مەسەلەن بە ئالیەتێکی تر بە شێوەیەکی تر چونکە مانجی ڕەمەزان مانگێکی ڕۆحیە بەڵام هێشتا زووە بۆ ئەم بابەتە دەکرێت لەگەڵ نێزیکبوونەوەکەی زیاتر کاری لەسەر بکرێت و لەگەڵ لایەنی تەندروستی بگەینە نەتیجەیەک بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە دەرگای مزگەوتەکان لە مانجی ڕەمەزانی پیرۆز کراوە بن. کاک موسا جەنابتان سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانین و
کەسایەتی خێرخوازەکان و دام و دەستگاکان ڕێکخراوە خێرخوازەکان هەر یەکە لە ئاستی خۆی چمکێکی بەرپرسیارەتی گرتووە و ئەوەی بڕوای پێیەتی هەر یەکە بە پێی استراتیژی خۆی کاری لەسەرەکە بەڵام ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان هەماهەنگی غائیبە ڕەنگە لە هەفتەیەکە لە ڕۆژێکە کەسێک دووجار هەمان مەواد و هەمان شمەک و کاڵای بۆ بچێتەوە دەکرێت ئەمە چۆن ڕێک بخرێتەوە بە هەماهەنگی لەگەڵ ئەوانەی وەکویەوە ڕێکخراویان هەیە ئەوانەی کە کەسایەتی خێرخوازن ئەوانەی کە سەرمایەدار و هەبوو پارەدارن و بێگومان لە کۆتاییشە لەگەڵ حکوومەت حکوومەت ئێستا ئیشی کردووە لەو بابەتە و لە سلێمانی و لە پارێزگای هەڵەبجەش JCC بە ئیشەکە هەڵدەستێت هەموو ئەو ڕێکخراوانەی کە بە کارێکی لەو شێوەیە پیرۆز هەڵدەستن لیستی سوودمەندانی خۆیان ئاڵوگۆڕ دەکەن لە ناوبینی یەکتریدا ئەوان لیستی هەمووان وەکو JCC بۆ ئێمە دەنێرنەوە ئێمە بەرنامەی خۆمان هەیە ینی هەمووی داخل کراوە داتابیسێکی تایبەت هەیە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی هەموو ناوەکان لێ دەدرێنەوە ناو دووبارە نابنەوە ینی ئەمە بڵێم 100% بە باشی بەڕێوە دەچێنە بەڵام هەماهنگێکی زۆر باش هەیە و بەتەکیید ینی لە بیدایەتی ئەو وەزعەدا کەسمان تەوەقعی ئەوەی نەدەکرد بەو شێوەیە درێژ بخایێنێ و حکوومەتیش حتا بەو شێوازەوە ئێستا دەبینی کە ماوەکە درێژ دەکرێتەوە ئەوە تەسیری لە ئیشی هەموو کە ئێمە کردووە هەموو ئەو ڕێکخراوانە کردووە و لە هەمان کاتیشدا بەو فراوانیەکەیە چکو بەتەکیید تا ماوایەکە درێژ ببێت نسبەکەی ئەوانەی کە پێویستیان بە خۆراک و پێویستیان بە پشتیوانی هەیە نسبەکە زیاتر دەبێتن ئێستا هەماهەنگێک هەیە لێرە لە هەولێریش بە هەمان شێوە ئەو هەماهەنگیە دروست بووە لە ناوبینی ئەوانەدا بەڵام لەوانەیە دیسان خەڵکێک هەبێت وەکو کەسایەتی ئەگەردا ئەوەی کە ڕێکخراوەکان و ئەچن بۆ مۆڵاتە ئێوە گەیشتون بە ژمارەیەک بزانن لە هەرێمی کوردستان بۆ نمونە چەند کەس هەیە کە پێویستی بەوەیە هەفتانەیان مانگانە بە شێوەیەکی خولی و دەوری هاوکاری بکرێت ئەکرێ پێیان بوترێ کەسانێک کە دەرامەتیان زۆر دیاری کراوە پێویستیان بەوەیە کەسانی خێرخواز دەستیان پێیانەوە گەیشتون بە ژمارە خۆی ئێمە ئەو بەرنمەیەمان کە بیدایەت دانا شتێکی نوێ بوو لە کاری ئێمەدا بەڕاستی ئێمە هەوڵەماندا کە بەرنمەیەک دانێن بەرنمەیەکی زۆر گونجاو بێ بە تایبەتیش لەو ئامارانەی کە لە بەردەستی ئێمە و لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانیش دانێ باش ئێمە نسبەی هەژاریمان لە راپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرت ئەو نزمانەی کە لە ئاستی محافزەکاندا دیاری کراوە احتیمامان بەو شوێنانەدا بەپێ ئەو ئاستەی کە هەیە هەرچەندە ئەم بارودۆخە فەرقی هەیە یعنی خەڵکێک هەبووە پێش ئەم بارودۆخە لەو ئاستەدا نەبووە ئیشی کردووە کرێ بووە شاگردی جێگەیە بەڵام ئێستا کەس نەبووە هاوکاری بکات ئێمە تەمەنا دەکەین ئەم وەزع زوو کۆتایی پێبێت و خەڵک بتوانێت ینی ژیانی تەبیعی خۆی دەست پێ بکاتەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان لای ئێمە باشتر دەبن چکو ئەو داتابیسەی کە لای ئێمە هەیە و ڕۆژانە ئەو ناوانەی تێدا تۆمار دەکرێن لەسەر ئاستی هەموو پارێزگاکان وەکو لە بیدایەتی جەنابەت ئاماژەت پێدا هەر لە گەرمیانەوە ئێستا دەستیان بە ئیش کردووە تا دەگاتە زاخۆ تیمەکانی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەسەر ئاستی پارێزگاکان دەستمان پێ کردواتر چوینە ئاستی ئیدارەکان دواتر ئێستا لە ئاستی قەزاکان و ئیش بوونەوە بەڵێ ئەچین بۆ خوارەوە بۆ حتا گوندەکانیش حتا ممکن بێت ئێمە هەتا ئەوێش دەچین ئێمە ئەو فۆرمانەی کە داخلی داتابیسەکە دەکرێن لە هەمان کاتدا دەست پێ دەکەینەوە ئەوانەی کە نسبەی هەژاریان زۆرە یان بارودۆخەکەیان خراپە ئێمە جیامان کردوونەتەوە ئەوانەی منداڵن ئێمە جیامان کردوونێتەوە یعنی لە دەرفەتی دابێت پێویست ناکە تەلەفۆن بکەنەوە ئێمە دەچین سەردانیان دەکەین چونکو دامان ناوە ئەو هاوکاریە ڕێژەی دابشکردنەکان ینی ئەگەر بە نزیکەیش بێت بە وردی پێم نەڵێ ینی لە هەفتەیەکە لە مانگیەکە چەند خۆراک دابەشەکەن بۆ نمونە ئێوە وەکو خۆتان ئێمە ئەوەی کە دابەشمان کردووە 9120 خێزانمان بەسەرکردوونەتەوە تەبیعی ئەمە بە سیستەمەکانی پێش و کارێکی ئاسانە بەڵام بەو سیستەمەی ئێستا بەڕاستی کارێکی زۆر قورسە چکو ئێمە ماڵ بە ماڵ دەچین هەمومان هەموو ئەو تیمانەی ئێمە لە ژێر چاودێری تیمێکی تەندروستی زۆر توکمە ئیش دەکەن و پێشمان گوتووە لاینی تەندروستی لەسەرەوەی ئەو ئیشەیە ئەو ئیشەی کە ئێمە ئێستا پێی هەڵدەستین یەکەم شت لاینە تەندروستیەکە اینجا گیاندنی هاوکاریەکە بۆیە شەمە حاولەمان کردووە دەق ڕێنەمایەکانی وەزارەتی تەندروستی ڕاچاو بکەین لە دابەشکردنی هاوکاریەکان حتا
لە پاکتکردنیان لە گەیاندنیان لەو بەرکەوتەی کە دروست دەبێت وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئایلەکان ئێمە ناهێڵین و لەو حاڵەتەی کە جەنابی دکتۆریش ئاماژەی پێدا دەرنەکەوتنی خێزانە یعنی ئەو خێزانانە زۆر جار بەدارێک یان بە پلاستیکێک شتێک لە دەرگاکە دەدرێت بۆی دەستیشی بەرکەوتەی نەبێت لەگەڵ دەرگاکەدا لە پشت دەرگەوە قسان لەگەر دەکرێت کە هاوکاریەکە گەیشتووە پێشتریش کۆنتاکتە بووە ئێستا زۆربەی ئەو کارەی ئێمە دەکەین لە ڕێگای تەلەفۆنە ینی ئێمە محاولەمان کردووە هیچ شتێک ئەمە ئەبێتە ئەزمونێکی باش حتا بۆ داهاتوش بۆ ئێمە چۆن ئێمە دەتوانین بەبێ ئەوەی ئەو وێنانە پێشان بدەین ئیشەکەی خۆمان بگەین پەیامەکەی خۆمان بگەینین ئێستا ئەو سیستەمە بەردەوامە ئێمە قۆناغی دووەممان ئەو قۆناغەیە کە ئێمە ئەو ماڵانەی کە دیارمان کردوونە بارودۆخیان زۆر خراپە جارێکی تر هاوکاریەکانیان پێ بگەینین بە تەکید ئەو چاوی هاوکاریەکان کوێن ینی لەکوێوە ئەو شتانە دێن ئێوە ینی پارەکە دێتە بەردەستان خۆتان خۆراک و شمەک و کاڵاکان دەکڕن یان لە شوێنێکی دیاریکراوە ئەهێنن چۆن لە کواڵیتیەکانیان دڵنیان چۆن ینی بۆی بینەریش دڵنیا بێتەوە زۆر بەکوتی بێ سپاس بەڵێ ئێمە لە بیداتیش ئاماژەمان پێدا زۆر مەمنونی خەڵکی کوردستانی لە خەڵکێکی دوکاندارێکی زۆر سادەوە تا دەگاتە دەوڵەمەندێکی گەورە خواپێداوێکی گەورە ئێستا چەندە هەموو مرۆڤێک گەورن کۆنتاک خۆیان پەیوەندیان کردووە ئێمە بۆ ئەم هاوکاریە بۆ ئەو هەڵمەتەی کە دەستمان پێ کردووە پەیوەندیمان بە هیچ کەسێکەوە نەکردووە ینی ئەمە شانازێکی زۆر گەورەیە هەم بۆ دەستگای خێرخوازی بارزانانی هەم بۆ کوردستانیان کە چ پەرۆشیەک هەیە لە خەڵکی خۆمانەوە بۆ خەڵکی خۆمان خۆیان پەیوەندیان کردووە کە ئێمە دەتوانین چ بۆ ئێوە بکەین و عادەتەنیش ئێمە کە پرۆژەیەکی وا دەست پێ دەکەین بیداتەی لەسەر ئەرکی خۆمانە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی و دواتر ئۆتۆماتیکیان دەوڵەمەندەکان دێنە سەرخەت چ بکەین بۆ ئێوە هەموو ئەو مەوادەی کە لەم هەڵمەتەدا دابەش کراوە هەمووی دەرەجەیەکە هەمووی ئەو خۆراکەیە ئەوەی کە خەڵکە هەرە باشەکە لێرە ژیان باشەکە گوزەران باشەکە لێرە بەکاری دێنی بۆ ڕۆژانەی خۆیان هەموو ئەو خۆراکە ئەو خۆراکەیە و سەبەتەکان گۆڕانکاریان بەسەردادێت بەڕاستی ینی ئێمە ڕۆژانە تقریبان 1000 تا 1200 سەبەتە خێزان بەسەر دەکەینەوە ئێمە زیاتر لە 250 کارمەند ئێستا ئیش دەکەن لە هەموو ئەو پارێزگانە زیاتر لە 40 سیارە ئێستا چونکو زۆربەی سیارە بچووکەکانن ڕۆژانە ئەم پرۆسەیە جێبەجێ دەکەن لە کوردستان وەکو ئاماژەشم پێدا بە تەواوی ئەو پێداویستیە تەندروستیانەی کە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێداوە کە ئەبێ خەڵکێک کە ئیش بکە سپاسانەکەم کاگوسا دێمەوە خزمەتان دکتۆر عەبدوڵڵا بۆی ئەو بابەتە نەچمە سەر تەوەرێکی تر من لە ماوەی ڕابردوو ڤیددیۆیەکیشم ئامادە کرد کە بڵاوی بکەمەوە لە بڵین لە پلتفۆرم و سەکۆ کۆمەڵایەتەکانی خۆم دواتر قەدەخەیات چۆیات بەسەر وازم لێهێنا لە سعودیە لەگەڵ دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە چواردەوریان نەک لە ناو سعودیە لە حرەمی مەکی ڕۆژانە 13500 فەرش دەشۆردرا ڕاستە ئیمکانیەتی ئەوان زۆر بەرزتر و کۆمپانیای تایبەت بوو خێرا دەیشت خێرا پاکیە کردەوە بۆن خۆشیە کرد تاقیمیە کرد وشکیە کردەوە دادەنرایەوە بیرتان لەوە نەکردوێتەوە پێش ڕەمەزان بە شێوەیەکی تەندروستی هەر یەک لە لای خۆیەوە هەر بڵین ناوچە هەر شوێنە و لە لای خۆیەوە مزگەوتەکەی خۆیان بە باشترین فرسەتە شێوە چەند کەسێک بچنە ژێرباری ئەوەی مزگەوتەکە پاکەنەوە فەرشەکان هەر هەمووی بشۆرن تاقیمی بکەن بۆن خۆشی بکەن و ئەگەر هەر شوێنێک بیکە ئێوە چۆن هاوکاریانەکەن و بیرۆکەکەشتان پێ چۆنە بە تاکیدە یەکێک لەو خاڵانەیەکەوە لە بەرنامماندا پێشکردنەوەی مزگەوتەکان مەسەلەی پاک و خاوێنکردنی مزگەوتەکانە ئەو بابەتە لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئێستا لە گفتوگۆین کە لە پێشکردنەوەی مزگەوتەکان بە تەواوەتی بشرێن و تعقیمش بکرێن هەم بە حکمی ئەوەیکەوە لە مانجی ڕەمەزان زیاتر خەڵک ڕوو لە مزگەوتەکانەکە هەم لە بۆ پاک و خاوێن ڕاگررتنی مزگەوتەکان لە دیوێکی تریش هەم بۆ خۆپارێزێکی زیاتر لەو نەخۆشیە فکرەکەش فکرەیەکی گەلێک جوانە و یەکە لەو کارانێکەوە بە جددی پێشکردنەوەی مزگەوتەکان ڕاچاوەکرێت و ئیشی جددی لەسەرەکرێ چونکە ئیسلام بەخۆی دینی پاک و خاوێنی ئیتیمامێکی زۆر پاک و خاوێنی ئەکات مەسەلەن دەکرێت جارانیش دەکرا بەڵام ماوەی نێوانی پاکردنەوەکان لێرە بەدوا زووتر بێت ئێستا دەرفەتێکی باشە مەسەلەن دەکرێت هەوڵ بدرێت حکوومەت
لە ڕێ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە بتوانێت کۆمەڵێک معقیمات و پاکەرەوە دابین بکات یان لە ڕێی خەڵکی خێرخواز لێرەوە توان مخاتبەیان بێنە پێشەوە ئەوەی تریشیان هەموو خزمەت گوزارەکانی مزگەوتەکە کە فەرمانبەری حکومەتن مامۆستای ئاینی سەرپەرشتیان بکات بتوانن بە شێوەیە ڕەنگە لە هەر منطقە و گەڕەکێکی چەند کەسێک پێیان خۆش بێت هاوکاری خەڵکی خێرخوازیش هەیە خەڵکی خێرخوازش هەیە لەوانەیە بێوێت بەشدار بێ لەم خێرە بۆیە بەتاکیدەوە ئێمە لێرەوە بانگوازمان بۆ کردو ئێوەش پاڵپشتیان کردی بەتاکیدەوە هەنگاوەکە هەنگاوێکی باشەوە هەمومان پشتیوانی و هەنگاوە باشە دکتۆر بابەتێکی دیکایە هاوڵاتیان و کاسبکارانی بە شێوەیەک لە شێوەکان سەغڵەت کردووە و وتم هاوڵاتیان و کاسبکاران هاوڵاتیان بەنسبەت کرێخان و کاسبکارانیش بەنسبەت کرێ دوکان هەندێکیان داوای کری تەواویان لێ یەکەن تەنانەت هەندێک لەو فەرمانبەرانەی لە کەرتی تایبەت و ئەهلی کار دەکەن پێیان وتراوە ئەم مانگە نیو موچەتان پێدرێ ئەم مانگە هیچتان پێ نادرێت چونکە داوام ناکەن لێرەوە لە ڕووە ئاینیەکەوە و لە ڕووە ویژدانیەکەشەوە لە ڕووە ئەخلاقیەکەشەوە ئێوە چ پەیامێکتان هەیە بۆ خاوەن مڵکەکان بۆ هەدارەکان بۆ کەسانی کە ئەتوانن ناوکاری خەڵک بکەن لەم دۆخەی ئێستایە تەوان ئەو بابەتە بابەتێکی زۆر دوور و درێژە لە ڕووی شەرعەوە لە ڕووە دینیەکەوا گەبێت و بە کراوەی قسێ لەسەر بکەین چونکە مەسلەی فەرمانبەری کۆمپانیایەکان یان فەرمانبەری شوێنەکان یان شاگردی دوکانەکان مەسەلەکە عەقدە عەقدی تەرازیە لە بینی هەردووچیان لە ڕووی شەرعیەوە ئەو کەم تەرخەمیە نە لە خاوەن ئیشەکە ڕوویدایە نە لە فەرمانبەرەکەش ڕوویداوە ئەوە بارودۆخێک بۆ ڕوویدایە بارودۆخێکی ئیسنایی بووەکەەوە بوو لە ڕووی شەرعیەوە ناتوانانی برێت تەقسیر کەم و کورتی لە یەکێک لەو دوو تەرەفەی ڕوویداوە بەڵکو لێرە دەبیت چ بێت دەبی بکەویتە بابی مسامەحە و معاوەضە چاوپۆشین یارمەتیدانی یەکتر زۆر گوناها مەسەلەن تۆ ئیشت لە فەرمانگەیەک نەکرد بێ ئیشت لە شەریکەیەک نەکرد بێ چاوی ئەوش بکەین هەموو موچەی تەوا وەربگری زۆریش گوناحە لەو بارودۆخەی خاوەن شەریکەکە یان خاوەن ئیشەکە بێوێ هیچ شتێکت پێنەدا باشە تۆ بەچی ئەتوانی بژی بۆیە دەکرێت تەفاهومێک لە بینی ئەوانە ڕووبدا و پەیامی ئیسلام لەو بابەتە ئەوەیە کەەوە مسامەحە هەبی لەگەڵێک ئێمە کە دەڵێن مرۆڤ ڕوحی خێرخوازی هەبێ خۆ تەنها ئەوە نییە تۆ شتێک هەر بگریان مەبلغە پارەیەک یان مەبلغە خواردن و کەلوپەلێک بدێ خانەوادەیەکی فەقیرنا دەکرێت ڕوحی لێبوردنت هەبێ بەنسبەت کرێخان و شەوار خانوش بە هەمان شێوە کرێ دوکانیش بە هەمان شێوە بە مەسەلەی شاگرد و فەرمانبەر و ئیشکەرەکانیش بە هەمان شێوە چەندی تۆشتم ئەو تەماحەت نەبێکەوە بڵێ پارێکی زیادم وە دەستەکەوێت و پارێک کاملەکەم لە وەختی ئاسایی چۆن پارێک کامڵم وەرەگر ئێستاش ئەو وەربگرم نا تۆش بەشی ئەوە با بکاتە دەستت بتوانانی زروفەکە بەڕێ بکەیت چکە زروفەکە زروفێکی ئیسناییە بۆیە دەکرێت ئەتوانن ڕۆڵ لەم بابەتە ببینن ئەماهنگگی لەگەڵ لیژنەی فتوواکە بگەنە بڕیارێک نازانم لە ڕوایینیەکەەوە چەند قورسە بێ بگەنە فتوایەک کە لە نیوەی لە سێبەشی ئەو پارەیە خۆش بن وەک لە ڕووی شەریەوە تەخسیز بکرێت تۆ بڵێ نیوە یان سێ بەشیان چارێکێک بەڵام ئەوەی بڵێ چونکە لە کەسێکەوە بۆ کەسێشتر فەرقەکات وەلەوانەی لە ئیشێکەوە بۆ ئیشێشتر فەرقەکە بەڵام ئەوەی گرنگ لەسەر ئێمە ئەوەیە ئێمە تەکیدمان کردتەوە لە هاوڵاتیانی کوردستان بە تێکڕایی ڕوحی لێبوردنیان هەبێ لەگەڵ یەک ڕوحی ئاسانکاریان لەگابێ لەگەڵ یەک لە زۆر زروفەوە هاوکاریکردنی یەکترمان کردووە مەسەرەن لە کرێخان و لە کرێموەلیدا لە ئیش لە گوزارانی لە نەبوونی گوزارانی هاوکاریکردنی یەکتر کراوە ئێستاش باماشەوە بۆ ڕوحیەت هاوکاری بکەین تۆ کە دەی وەکو خاوەن ئیشێک شتێک لە کرێەکە خۆشەبی یان تۆ دەی لە کرێ خانوو خۆشەبی یان خانەوادەیەک هەژارە تۆ لە کرێم وەلیدە لێ خۆشەبی ئەوە چ ئەگەینیت ئەوە ئەگەینیکەوە تۆ یارمەتیتدا بەشێک لەو پارەیە کە پێویست بوو بیدا بە تۆ لێ خۆش بووی تۆ خێرت کرد هەتا لە بەرهەندێک هەندێک لە فوقەها هەندێک لە عولەما دروستە گۆتیتیان مەسەلەن تۆ قەرزدا کەسێک قەرزداری تۆبی تۆ لێ خۆشبی ئەویشیان بەخێری ئەژمارە کرێ هەندێک لە عولەما فتوایان داوە دەڵێم هەندێک لە عولەما گوتیان دەکرێت ئەو قەرزە هەندێک زاوە بەدەل زەکاتیش بکەوی ئەوە هەمووی زۆرە ئاسانکاتیەوەی ئەو کەسانە و خاوەن مڵکانە و خاوەن پارانە و سەرمایە مەردانە و مرۆڤانە بێنە پێش من لە ڕێگای تەلەڤیزیۆنی ئەوە ڕوبەڕوو
ڕوو لە برا دەوڵەمەندەکانەکەم بڕوو لە خاوەن کار و ئیشەکانەکەم پێیان دەڵێم خوای گەورە لە قورئانی پیرۆز لە 122 شوێن باسی خێر و سەدەقە و چاکەی کردووە ئەگەر شتێکی گەلێک گرنگ نەبا ئەوەندە بایەخی پێنادا ئەوەندە تاکیدی لێ ناکردو ئەوەندە باسی نەکرد پێیانڵێم دەرفەتە لە بۆ ئێوە دەرفەتێکی گەلێک گەورەتان هاتووتە پێش بۆ ئەوەی ئێوە ڕۆلی کاری خێری خۆتان کاری خێرخوازی خۆتان بە دیار بێخن بەلێ خۆشببوون لە خەڵک بە ئاوردانەوە لە خەڵک بە سوکردنی بار خەڵک لە هەمان کاتیشدا حکوومەتیش ئەرچیتی تۆزێک هاوکاری ئەو خەڵکە دەوڵەمەندەکە بکە ئەویش بتوانانی ئاسونکەلۆ شتەکان هەموو حەڵقەیە پێکەوە بەسرایەوە ئەگەر حکوومەت لە بواری زەری بۆ بازەکان تۆزێک ئاسانکاری لەگەڵ خاوەن کارەکە بکە خاوەن ئیشەکە بکە ئەویش ناچارە لەگەڵ فەرمانبەرانی خۆی بکە بچونکە زۆربەی زۆری شەریکەکان بازی ئیشەدەن بازی بینایەکی خۆشیانەدەن زەریبەی بینای خۆشیانەدەن باشە کۆمەڵێک کرێکار لای ئەوە مەسەن ئەو کرێکارانە کە تۆ بتەوێ پارەیان بدەیت لە دیوەکەی تریش حکوومەت باز لێ بستینی ئەویش ناتوانانی بۆیە دەبێت حکوومەتی شتەکە دەبی تەعاونی بیت ئەو بابە تەعاونیە ئیسلام بە نەزرەیەکی هەم نەزرەیەکی ئینسانی هەم بە نەزرەیەکی گژی تەماشای کردیە لۆ نمونە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە ساڵی برسێتی دەستی دزی نەبڕی حکمێکی شەرعی ڕاگر لەبەرچێ وتی ژیانی ئینسان لە پێش ماڵە يعني تماشاكا كسك حكومتها إمام عمر حكومت بو سلطة بو هستاتي كردي حكمة الشرعي راقرت نك آيات الشرعي راقر زور كس لو بهالتي أجا نخير تونك مصلحتي جيان مصلحتي نفس وبيش مصلحتي مال خسرة دكري حكومة ليرة متعاون بكومالك رجيتي كومالك درسيتي كومالك تعليمات بتواني تعويز بكاتوا خوي راس حكومتي هريم كردستان لو باردو خو زرش اقتصادي قالك قوري ببركوتوا وكوتو تجير باري زركش ئامادە بۆ تحملی زەرەکەش بکە بەڵام دەکرێت زیاتر ئاور لە هاوڵاتی بداتەوە بە تایبەتی لە مەسەلی باج و ڕسومات پێشەوەی بچمە خزمەتی کاک موسات پێم خۆشە کۆتا پەیامی جەنابەت لەسەرەوە وەربگرم ئەم ساڵ دەرفەتی حەج نییە دەرفەتی عەمرە نییە بەداخەوە بە بۆنێ و دۆخەی دروست بووە بەنسبەت زەکاتەوە یعنی زەکات دەکرێت بۆ نمونە لایەنێک ڕاستپێرن ئەو پارەیان بۆ بک بەخێر دەکرێت لە جێگەی بۆ نمونە پارە شمەک بێ کاڵا بێ خواردن بێ جلوبەرگ بێ زۆر بە کورتی و پوختی وەڵام بەبرا دەوڵەمەندەکانە لێم ئەنجومەنی باڵای فتووا لە هەرێمی کوردستان فتوایدا کەوا دروستە پێش کاتی خۆی زەکات بدرێ چونکە هاوڵاتیانی ئێمە بۆ ئەوەی حسابیان لێ تێکنەچێ زۆربەی زۆری زەکاتەکانی خۆیان لە مانجی ڕەمەزانی پیرۆزەدا ئەتوانن ئێستا زەکاتی خۆیان بە پێش بێخن و زەکاتی خۆیان بدەن خێرشی گەلە گەوریان پێدا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دروستە تۆ لە بڕی ئەم زەکاتە یان لە بڕی پارەکە هەتا پارەکەی بیکەی بە کەلوپەل بزانی خێزانێک پێویستی بە پارە نیە پێویستی بە کەلوپەلە ئێستا ناگاتە بازار کەلوپەل بکڕێ و پێداویستەکانی خۆی بکڕێ دروستە تۆ بۆشی بکەی بە کەلوپەل مەسەلەن تۆ بە خۆت ناگەی بە فەقیرەکان نازانی زۆر دروستە تۆ تەخویلی دەستگایەکی خێرخوازی بکەی تەخویلی کەسێکی متمانە پێکراو بکەی پێی بڵێ ئەم پارەیە ئەم شتەم زەکاتە بۆم تەوزعی سەر فەقیرەکان بکەی یان بە خودی دەستگایەکە بڵێ ناوی فەقیرانم بدێ بە هەموو شێوەیەک ڕێگای تێ ئەسێ بۆ ئەوەی ئێمە لەم محنەتە و لەم ناخۆشیە ڕزگار بم زۆر سوپاس دەکەم کاک موسا من بەرنامەکەم کاتی تەواو بووە پێم خۆشە پرسیار نەکەم بۆی جەنابتان کۆتا پەیامتان ئەو قسەیە بێکەمە بەستانە وەکو کۆتا پەیامی خۆتان لەم بەرنامەیە بیگەێنن بە بینەران و باوڵاتیان ئێمە سپاسی هەموو خەڵکی کوردستان دەکەین هەموو ئەو ڕێکخراوانە دەکەین کە ئێستا خزمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەند دەکەن و داوایان لێ دەکەین کە پشتیوانمان بن تا ئەو وەزع هەیە بۆ ئێوەی ئێمەش بەردەوام بین لە ئیشکردنی خۆماندا بەڕاستی ئەمە بۆ ئێمە بابەتێکی زۆر گرنگە کە پشتیوانی ئەوان ئەبێتە باعسی ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەو دەرگانە بەسەر بکەینەوە ئەو ماڵانە بەسەر بکەینەوە کە ئەزانین هیچ دەرەتانێکی نییە ئەگەرنە لە کۆمەلگای ئێمەدا خەڵک زۆر بە زەحمەت داوای هاوکاری دەکەن بۆیەشە داوایان لێ دەکەم پشتیوان بن هاوکار بن لەگەر ئێمە بۆ ئێوەی ئێمەش بەردەوام بین و پشتیوانیان بین ئێمە بەش بە حاڵی خۆشمانۆک و دەستگای خێرخوازی بارزانانی تا تینمان تێدا هەیە تا توانامان هەبێت لە خزمەتیاندا دەبێت هەر بشین ماندوو نەبن کاک موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی ماندوو نەبن دکتۆر عەبدوڵاوەسی سەرۆکی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان ئێوەش ماندوو نەبن لە شتان ساغ بێت سواز بۆ ئەم دەرفەتە هەر بژین بڵێ ئەوترێت بەخشندە ئەو کەسەیە کە زیاتر لەوەی دەتوانێت دەبەخشێت عزەتی نەفسیش ئەوەیە کە زیاتر لەوەی پێویستە قبول دەکەیت و وەری دەگریت من مەبەسمە ئەوە بڵێم کە هەندێک پارلەمانتاری بەڕێز لە حزبە جیاوازەکان کاری خێریان کرد پێشتر کردویانە و ئێستش کردویانە وێنەیان بڵاو کراوەتەوە لە زۆر جێگا
سوکایەتیان پێکراوە کە دەوترێت یەکێک لەوانەی کە بە سەدەقە و خێر قبولەکرێت تۆ قسەی جوان بکەی بزە بکەی پێکەنیم بکەی بەڵام جنێویان پێدراوە لەو ١11 پەرلەمانتارەی ئێمە هەمانە لە پەرلەمانی کوردستان ینی با بزانین چەند کەسیان هاتوونەتە پێشەوە بۆ لۆمەیەم کەساناکەن کە هاتوونەتە پێشەوە کە خێرەکەن کە چاکاکەن کە دەستی ئەو کەساناگرن کە محتاجن قوربانیەوە ژوەرنە پێشەوە خێری خۆتان بکەن و وێنەش بڵاو بکەنەوە ئەگەر لاریتان لەوەی ئەوان هەیە کە کردویانە بابەتێکی دیکەش ئەوەیە پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم درودی خوای لەسەر بێ ئەڵێ بەخشین گوناه و هەڵا دەسڕێتەوە وەک چۆن ئاو ئاگر دەکوژێنێتەوە ئێستا کاتی ئەوەیە کە مەردانە و مرۆڤانە چ حکوومەت چ ئەوانەی هەدارن هەبوون پارەیان هەیە ڕەنگەم دەرفەتە چەندین ساڵی دیکە دووبارە نەبێتەوە وەرنە پێشەوە بە مرتاحی وجدانی خۆتان مرتاح بکەن مەهێڵن دراوسەکانتان مەهێڵن کە سوکارەکانتان کە پێویستیان بە هاوکاری ئەوەیە لەم دۆخەیە شەو بێشی و سەر بنێنەوە بە نیگەرانی ڕۆژ بکەنەوە کاتی ئێوەیە و ئێوە ئەتوانن لە دەسەڵاتتانە ئەوەی کرێکی ئێوەیە ئەوەی فەرمانبەرە لای ئێوە نەک بچن موت لەبەرەوەی لە دەستگایەکی ئەهلی و تایبەتە موچەکەی کەم بکەنەوە بڵێن نیو موچەتە دەمێ کاتی ئەوەیە کە لە تەواویە و خەڵکانە بکرێتەوە و هەر ئەوەشتان لێ چاوەڕێ دەکرێت ڕێزی یادگارفایەخ و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.